ئەم کاتتان باش بەڕێزان. چیرۆکی ئەم جارەمان هەندێک جیاوازە، ئەگەرچی لینکێکی بەهێزی هەیە لەگەڵ ئەو چیرۆکەی کە جەمال شوشە کە لەم سیاڵقەی دوای گوێتان لێبوو. چیرۆکی کۆمەڵێک بەڵگەنامەیە، بەڵگەنامەکانی دایرەی ئەمنی هەولێر کە ڕۆژی ڕاپەڕینی هەولێر لە 11/3/1991 کەوتونەتە دەست کاک هەڵگورد عەبدولوهاب جوندیانی. کاک هەڵگورد ئەمڕۆ لێرە میوانی منە، پێکەوە باسێکی ئەم بەڵگەنامانەکەین کە چەند ساڵێک لای ئەو بوون پێشەوەی بڕۆن بۆ ئەمریکا. ئەم دانیشتووە ورد ئەمانی خوێنەوە ئەم بەڵگەنامانە چیان تایە، هەندێک شتی سەیریان تایە دەربارەوەی کە دەستگاکانی ئەمن چۆن بە ئەسالیبی جیاواز هەندێک لە کادرانی حیزبەکانیان وا لێ کردووە دژی حیزبەکەی خۆیان کار بکەن، ینی لە پێی چاودێری خۆیان بە ئاگاداری خۆیان نەچۆن بیانگرن، لێگەڕاون ئیش خۆیان بکەن، بەڵام کردوونیان بە سیخوڕی دووسەرە، ینی دژی حیزبەکەی خۆیان بۆی چالێکەکانیان کەشف بکەن، ئەندامەکانیان کەشف بکەن بەو جۆرە. کاک هەڵگورد بەخێر بێ. زۆر سپاس دەکەم کاک سەلام، بژیت سپاس خۆش بیت. ئەم ئەبێ ئەوەی پیاوەکەیە تکریتیە سبهان مەلا چیات، یەکێک بۆ لە سەرکردەکانی حیزبی شیوعی کات خۆی لە شاخ بووە، دوایی دابەزیەوە بۆ شار قەرار بووە سەرپەرشتی ڕێخستنەکانی حیزبی شیوعی بکات لە مووسڵ. جا باسێکە ئەڵێ هەر لە ئەوڵەوە کە دەست بەکار بووم گومانم بۆ دروست بوو، هەندێک ئاماژەی وام بینی کە گومان بوو بۆی ئەم ڕێخستنەی ئێمە ئیختیراق کراوە، ینی دەستگای ئێمن هاتوونەتە نایەوە. و پاشانی تر بە 3 حەڵقە لەگەڵ ئەو دکتۆر حەمید عەبدوڵڵا هەیە لە یوتیوب بەرنامەکانی بڵاوەکاتەوە، لەوێ باسی خۆیەکە کە چۆن دوایی لە بەغدا گیراوە، وەختێکە گیراوە سەیری کردو ئەم زۆر دەمێکە دایری ئەمن ئاگایان لە هەموو شتێکێتی، تەنانەت پێشنیاری بۆ کەنەڵێن ئێمە نادگرین، ئێمە هەر چوون لە مەحەتەی بەرحەڵ چیرۆکەکەی زۆر درێژە، بەڵام زۆری سەرنجڕاکێشە، نەچوون لە بەرچاوی خەڵکا بیگرن یان لە هەماڵی خۆیان بیگرن. لە محەتەی قیتار لە بێجیدایان بەزانەوە وەختێک کە لە بەغداوە ویستێتی بگەڕێتەوە بۆ مووسڵ، لەوێ ئەمن سوار بوونەتە ناو قیتارەکە، لەوێ لە ڕێگا داوای هەویان لێ کردو، پرسیاریان لێ کردو، دوای لە شوێنێک ڕایان گرتووە بردویانەتە لای ئەفسەرەکەی خۆیان، پاشانی تر کە هێناوێنێتەوە بۆ بەغدا لە دایری ئەمن پێیان توی مازین تورکی. ئەگەر بڕیاردی ئیشمان لەگەڵ بکەی ئەوە هەر ئێستا سواری قیتارێک دەکەین بۆ مووسڵ بەبێەوەی هیچ کەسێک بزانێت کە تۆ دەقەیەک لا ئێمە تەخیر بووی یان هیراوی لە شوێنە. بەرحەڵم پیاوە دوایە چۆتە ژووری ئادام. مەجا مەبەستم وایە کە چیرۆکی ئەم پیاوە هەندێک سەرنجڕاکێشە لەو ڕۆ کە دایرەی ئەمن چۆن ئیشیان لەسەر ئەحزابی معارەزە کردووە. ئەم بەڵگەنامانی جەنابیشت باسی کرد، شتێکی ئالۆ جوورەی تایە. حەزەکەم ئەمڕۆ تۆزێک باسی ئەوە بکەین، ئەم بەڵگەنامانە تۆ ڕۆژی ڕاپەڕین ئەچیتە ناو دایرەی ئەمن لە کاتێکا خەڵک خەریکی شتی تر بوون، وێرانکاری و تاڵان، و تۆ چووی هەموو ئەم بەڵگەنامانت کۆ کردوتەوە بە سیارێ گواستوتنەوە، بەڵگەنامەکانی زۆر بوون، بەشان گواستمەوە بەغاردان. بەڵێ بۆ سەباسەکەم بۆ ماڵێکی نزیک دایرێ من. باشە بەخێر بێی. سپاس دەکەم، زۆر سپاس کاک سەلام، دەست خۆش لێکم بەرنامەکانت زۆرینیان سەیرەکەم و باس بەڕاستی پرسی ئەرشیفی نیشتیمانی کوردستان پرسێکی زۆر گرینگە بەداخەوە کە ئێمە کورد لە زۆر شت ئازا بووین لەمانەوە لە خۆراگری، بەڵام ئازانە بووین لەوەی ئەرشیفی خۆمان بپارێزین یا تۆمار بکەین. هەر بەدەر لەو بەرنامەی کە جەنابەت ئێستاکە لەگەڵم گفتوگۆ ئەەکەی، زۆر جاران ئە پرسیارم لە زۆر سەرکردەکانی ئێستا کردووەی ڕابردووشانی سەردەمی زوو، ینی چ ڕێگریەکە بوو لە ساڵی 70 بۆ 74 باسی شەستەکان ناکەم، زۆر سەخت بوو. 70 بۆ 74
گەشانەوەیەکە بوو ینی چی تێدا بوو ئەوەندە خەڵکمان نارد کە کۆلیژی ینی کشت و کاڵی بخوێنن لە دەرەوەی وڵات ئەو 4 ساڵە یان پزیشکی یان هەر بوارێشکە چی تێدا بوو ئەگەر شۆڕش ئەو کاتی 10 کەسی نارد بە کامێرەمانی فێربان ئوسلوبی پاراستنی دۆکۆمنت فێربان هاتبانەوە ئێمە دوای 4 ساڵ لە ینی ڕێکەوتنی 11 ئازار شەڕشی قورس ڕوویداوە لە نێوان کورد و دەوڵەتی عێراق ئەو سایمە چاوەڕوانی پامنێرە بیانیەکانمان ناکرد تا شتەکانیمە تۆمار بکەن کەس زۆربەی ئێستایمەکە نیشانێدن هەتاوی شۆڕشی ئەیلول و ساڵی 74 هەمووی ئەو ریپۆرتەرە بیانیانەیە کە ئەمریکی تێدا بوون فەڕەنسی تێدا بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەرشیفی خۆمان بپارێزین بە هەمان شێوە ئەوەی ئەوڕۆ باسەکەین لە ڕاپەڕین بە شێوەی ڕەمەچی بوو بۆت باسەکەم نەبەرەی کوردستان هیچ پلانێکی نەبوو بۆەوەی کە گروپیەک چەند هەتە لە ئاستی نەک بەرەی کوردستان لە ئاستی حیزبەکانیش تاکتاکە ینی ئاراستەکەنەوە بڵێ کاکە تۆ ئەرکتان ئەوەیە کە بڕۆن دوای ئارام بوونەوە یا لە کاتی هێرش ئەوە ئەرکتانەوەی بچن دۆکۆمنتەکان بپارێزن چکە ئەوە بەشێکە بڵێ کرا مەسەلەن بۆ نمونە ئەتا کاگە هەمەی حاجی مەحموودی و ئەوم بەڵگەنامەی لەکوێوە دەستکەوت کاک هەمە جیاواز لە هەموو سەرکردەکان بڵێ دوایی کۆیان کردو بەسی کاک هەمە جوفانی زۆر گەورە بوو کاک هەمە دایمە شەرواڵیشی لە بەردا و هەر وەرەقەیەک پێچەوانەی سەرکردیت کە هەر کاغزێک بەخۆی بۆی هات با یان هین با یەکسەر لە ناو جیرفانی نا کاک هەمە ئەوەی زۆر بەڵام ئەوەی تر خۆ ناڵێم ئێستا دواتر منیش مەسەن ئەوشتانم کە کۆ کردەوە تەسلیمی شوێنێکم کرد و دواتر هەمووی کۆکراوە ئەوەی کە لەکن حیزبەکان بوو هەمووی کۆکراوە 16 تەن بوو 16 تەن بەڵگەنامە بڵێ کاغەزی کاسێک ئەوەیە کوا ئەوە نردیان بۆ ئەمریکا باسێکین کە ئەوە چۆن گەیشت ئەمریکا زۆر چاکە بەس جارێ تۆ چۆن ئەمانەت دەستکەوت زۆر باش چەند فەردەیەک بوو زۆر باشە بەرەبەیانی 11 ئازار بوو طبعا ئێمە ئامازانی کە ئەو ڕۆژە ڕوئەدا لە بەرەوەی ڕۆژی پێشتر پێشمەرگە لە شاوەیس و لە پیرزیم بوون ئێوارەکەی ینی حکومەت لە هەولێر مابوو ئەوان لەوێ بوون و ئەمە وەکو گەنجێک ئەمانویست ڕۆڵێکمان هەبێت لە مردنیش ناترسین و ئەو کەسانی کە ئەو ڕۆژە هاتنە سەرزادە کەسیان لە مردن ناترسان هەمووشیان معڕەز بوون ینی ڕوبەڕووی مەرگە بوونەوە چونکە تەقە ئەکرا تەقای عەشواییەکرا و چەند تیارێک پیلاتۆز لە ئاسمانی هەولێرە سوڕانەوە ئەو پیلاتۆزە هەنتەرە چی ئەوەی کە بە پەروانەیە ئەوە تەقەی لە خەڵکە کردووە بۆمبی داهێشتە خوارێ بەرحاڵ ئێمە ئەمانویست ڕۆڵێکمان هەبێت تەنانەت پێش ڕاپەڕێنیش بە مانجێک مانگونیوەیەک لەگەڵ چەند کەسێک ڕێکەوتین کە قسە لەگەڵ دکتۆرەکان بکەین زۆر ئەتمان نەکرد جگە لە دکتۆرێک کە ئێستا لە پیرمام دکتۆرە مدیری خەستەخانەیە ناوی کاک دڵشادە تەنها ئەو دکتۆر کە پێمان و شتێکی وا هەیە ئەوتی کاکە تۆ پێش ناکە بم بڵێ من دکتۆرم سوێندم خواردوە سوێندی بقرات هەر ئەو شتە ڕووبدا من لە خەستەخانەمە بەڵام ئەوانی ترکە تەمەنی خۆمان بوون وابزان 5 بوون یا 6 بوون دکتۆر نەبوون خوێندکار و خوتابی کۆلیژی پزیشکی بوون بەداخەوە ناوی هەمویان وەبیر نەماوە یەکەچە ناوی قەیز بوو خەڵکی شنگال بوو بەس موسڵمان بوو هەر ماڵیشی لە هەولێرێ بوو ئەوە لە قۆناغی پێم وابی 4 کۆلیژی پزیشکی بوو یا 5 بوو یەکەچان ناوی عومەر بوو خەڵکی ڕواندز بوو بە ئەسڵ سوورچی بوون وابزانم کوڕێکی جوانی چاوشین بوو ئەوە دوای تەخەڕوجیشی کرد خۆی بە گولێک کلاشکەف لە خۆیدا خۆی کوشت بەداخەوە نازان بۆ کوڕشکەش کوڕێکی وردی لی جوان بوو ئێستا لە ئەڵمانیا ناوم بیرچوو بەس لە قەبەکەی عەسافە بەداخەوە ئومێد وابزانای ئومێد بوو ئومێد عەساف داوای لێبوردنەکەم زاکرێ مەکو جاران نەماوە و یەک دوو کەس بووم کە یەک کەش بوو خەڵکی هەولێرێ بوو ئەویش کوڕێکی چاوشینەی باری بوو لێرە بەداخەوە نازم خۆ جارێک تەلەفۆنیشم لەگەڵ کرد لە 2007وانە ئەوان هەموو ئامادەیان تێدا بوو وتیان ئێمە لەگەڵ یەکەم تەقە خۆمانەگەین خەستەخانە واشیان کرد بەشتا نەبوونە دکتۆر بڵێ هەر ئیتفاقیشی
خۆ بە خۆ یان بەڵێ بەرەخستن و شت نەبوو بەڵێ نا هەر خۆ بە خۆ بەڵام ئەوانە هەمووی بە نەوەکانیان نازم ئینتیمایان هەبوویان نا بەڵام هەواداری لایەک لە لایەکان بوو پێویست ناکە ناوی هیچ حزبێک بهێنم لێرانە خەڵچکەشمان تێدا بوو لەگەڵدا هەبوو کە دکتۆر نەبوو یەک لەوانە حەمید بەدرخان هەیە حەمید سەل ئەڵمانیایە ڕۆژنامە یەک لەوانە وریە عەبدوڵڵا چۆمانی هەیە کە دوای زیندانی سیاسی بوو مؤبەت زیندانی بوو ئێستا لە ئەڵمانیا ئاجام بەبەستم ئەمانویست ینی ئیسفادەیەکمانێ بوو ئەو ڕۆژە کە بەرەبەیان بوو بەدەنجی تەقە بە خەبەر هاتین لەسەر ینی یەکسەر چوونە سەربان دەنگ لە دەور پشتی هەولێرە تەقە هەبوو بەڵام تەقەکە زۆر چڕ نەبوو دووریش بوو کە ئێمە لە سێتاقان بوون ماڵمان ئیتر لەگەڵ کاک ئاری برام و کاک پشتیوانی ڕەحمەتی برام خۆمان گۆڕی و چوین من بەزلی کوردیش نەبووم بە پانتۆر بەکبوویەکم لە بەردا بوو ئێستاشم لە یادا کۆمەڵک دەرمان و ئەوانم هین کرد لە ناو جرفان و لەو ئەوانمنا هەتا یەک لە شاشەکان ئەوەی لە فافەکان لەسەری خۆم پێچە ئەوها هەموو لە فافەکەم لەسەری خۆم پێچا وەکو مەلا هەیە ئەو هام لێ هات یعنی هەتا زۆر کەسم بینوان زانیم بریندارم کە لە ناو دایرێ منوانە بەڵام بەکەڵ کات ئیتر ئێمە ڕۆیشتین بەرەو ماڵی کوڕی خاڵێکم کاک سوپەر دەرگەڵەی کوڕی جەلال بەجی دەرگەڵەیە ڕۆیشتین لەوێن دەرا ئەو ماڵی لە خانیەکانی ئیدارەی مەحەلی بوو لە پشت ئەبوو عەفیف ئێستا هەیە لە تەنیشت سناعا و کاتی نازەم ئێستا بوویتە وەزم قوتابخانەیەکی هەلیە 5-6 خانووە بوون ئەو لەو خانوانەدا بوو وابزانم ئەگەر هەڵە نەبم ئیتر ئەویشمان هینا لەگەڵ هیچ تفەنجی هیچمان پێ نەبوو ڕۆیشتین بەرەو جادەی شۆڕش ڕۆیشتین هەتا چواڕیانی خستەخانەی کۆماری خستەخانەی جمهوری ئیتر لەوێەوە وردە تەقەوشتیوە زۆر زیادە بوو لەوێەوە ڕۆیشتین قەتبر بەرەو ناو بازار لە ناو بازار وردە تەقە زۆرە بوو ئاری برام لەگەڵ کۆمەڵە خەڵک کەسی ناناسی زۆر کەمیانی ئیتر دایرەی محکەمە هەبوو پۆلیسی لێبوون ئێستاش کاگاری هەرماوە تەوان ئاری برام وتی هێرشمان بردە ژوورێ وتی من خاکە ناسەکەم هەرگرت بەس پۆلیسی کوردی لێبوونی 4 پۆلیس بوون وتی هاوارمان کردن تەسلیم بن گوتی کاکەمە کوردین تەقی مەکەن وتی چشمان پێ نەبوو تفەنکان فڕەدان وتی تفەنجان فڕەدا وەڵا گوتی من خاکە ناز و ڕاست تفەنکەم هەڵگرت و هینێکە بوو دەراغەکان وەکو پێشمەرگایەتی نەبووە لە هینەکرا دەبەر بەڵێ جوعبە وتی جوعبەکان وەڵاوتی ئەوانش ڕۆیشتن محکەمە چۆل کرا و ئێمە لە هین بووین چوینە چواڕیانی سینەمە سلاحەدین کە ئێستا نەماوە ئەوەی کە دایرەی فەرمانگەی تەندروستی هەولێری لێیە لەوێ ئیتر تەقەیەکی زۆر دەهات لە خوارەوە کە شۆڕە بیەوە نزماییە کە ئێستاکە بەرەو کنسولگەری فەڕەنسی و دواتر ئەنجومەنی وەزیرانی لە ئێستا ئەنجومەنی وەزیران بریتی بوو لە بەڕێوەبەراتی ئەمنی شیمالی و بەرامبەرەکەشی ئەمنی هەولێر بوو کە بەرامبەرەکەی ئێستا بۆتە پرزگەی ئەنجومەنی وەزیران ئیتر لەوێ گولە زۆر دەهات ینی ویزەی دەهات گول لە لەوێندرا بەلێ شاو دەهات لە ئەوەی با بڵێن لە کەس لە محافەزە نەما بوو پۆلیس کوێلێ نەما بوو بەڵام کاکسپەر چوو جیهازێکی ڕاکاڵی هینا جیهازی ڕاکاڵ ئەنتێنشی زۆر درێژ هەبوو چەند مەتر بوو نازەم 2 مەتر و 3 مەتر بوو ئیتر ڕاکالەکەی ئەوە کرد ینی وەک کۆڵە پشتوا بوو لەبەری کرد خەڵکیت کە شاد تاکتاکە تفەنجی پێبوو ئیتر لەوە کاکسپەر جیهازەکەی بەکاردێنا هیچ شوێ نازانی هەر خشەی دەهات بەس بە عەرەبی دەیوت ئستەسلم و ئەوە بەس بۆ معنەویات بوو خەڵک زۆر خڕبووە هەندێک تەمەنیشان بچوو بووانی هاتنانی تێدا بوو 13-12 ساڵ گوێم لێ بوو بە یەک دەیگوت ئەوانە چێنە دیوە پێشمەرگەنە جا لە هەولێرە شێ ناڵێن ژێڵێن پێشمەرگەنە ئەو کاکسپەریش بە عەرەبی دەیگوت ئستەسلم و لا مەجالە لەکم فی النەجات ئستەسلم و حەیاتەکم مەحفوظە نازەم و شتانە هین یەکرد خشەی دەهاتەوە هیچ لە گۆڕێ نەبوو کەس وەڵامیش نەبوو ئیتر من بینم کە تۆ کە بڕۆم هەمیش تفەنجێک پێیاکەم خۆها ناڕۆین بەرەو دایرێ من کە شۆڕبانەوە لای دایرێ ئەمن بوو ئیتر بیرم لە برادەرێک کردەوە ناوی
کاک بەکر خالید دکتۆر بەکر خالید کە مدیری پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرەیە ئێستاش دکتۆرای هێناوە کاک بەکر لە میوزیک ئیتر لەوێ چوین ئەوانە تۆزێک ئەمزانی تفەنجیان هەیە لەبەرەوەی دژمنایەتێکیان هەبوو چوین دایک و باوکی و کاک بەکر لێبوون وتی وەڵی هەمویان براکانم ئازاد و گوشادوانە هەموو ڕۆیشتون ئێمە لەبەر دژمنەکانمان چۆن دەربێ تم کاکە دژمنەکانیشتان ئێستا یا خۆیانە پارێزینیان ئەوانیش لە هەموو خەڵک بوو بە پێشمەرگە بە باش و خراپ ینی هەموو خەڵک ڕاپەڕی ئیتر ڕازی بوو گوتی باش ینی ئێستا بیرەکەمەوە باشە من دایک و باوکی نیان گوت مەڕۆ بەس ئەگە شتێکی لێ هات بەخۆ ئەمن ئەو میناوەتە دەرێت خەڵک بیری ئەوی ناکردەوە کاتی خۆێنمان گەرم بوو کاک بەکرد کلاشکۆفێکی هینا لە ماڵەوە لەگەڵ یەک مەخزن هیچ جوع بۆ مابۆ شتێ نەبوو من مەخزنەکەم بۆ هەڵگرت پڕ لە فیشەک بوو ئەویش کلاشکۆفەکە بەغاردان هەر بەغاردانیش چوو بەڕاکردن چوینەوە ئەوێندرا لەوێ ئێمە کەوتینە ڕۆیشتین لە پشت کەشۆڕ بیەوە کە بورجێکی ئێستا بورجەکە ماوە داوەرێکی گەورەی مایکرۆی فوشتووە بوو دایرێکی تەلەفۆناتیشە بلێ لە خوارەوێندەرا ناو کۆڵانێ دایرەی گومرجی هەولێرە بوو کە چوین خەڵک تازە هێرشێ بردە خوارێ چوین بۆ ئەگە چەکێکمان دەستکەوێ چەک شتێمان دەست نەکەوت گوتیان لە ژێر زەمین هەیە ژێر زەمینێکە بوو لە خوارێ خانەکە گەورە بوو لە خانە کۆنەکانیش بوو نازم ژێر زەمینی چۆنە بوو زۆر فەردە و کارتۆنی لێبوو دیار بوو ئەو شتانە بوون کە زۆری گیرا بوون یان حەجز کرابووشتی قاساغوانە زۆر ئەوەی لێبوو قینای زۆر لێبوو قینایی این هیچمان دەست نەکەوت ئیتر ڕۆیشتین کەوتینە کۆڵانی بەرامبەر بە دایرێ ئەمن کە کاتێک خانووی حکومی بوون چەند خانوویە بوون زمانێک لە زمانەکان دوای 1940 وانە بوو بە دایرەی پاسپۆرت و جنسیە و شتیوە ئیتر لەوێ جوستاینەوە ئەو ماڵانە عەرەب بوون نازەمجا ئایا ئەمن بوون شڕتەی ئەمن بوون ئەوانە بەس پیاویان لەوێ نەبوون تەنها منداڵ و ژن لەوێ بوون بەهەرحاڵ ئێمە هەندێک خەڵک تفەنجی پێ بوو دەهاتن لە کۆڵانەکە تەقەیان نەکرد بەس ئەوان بەلێزمە تەقەیان نەکرد یعنی ئێمە لە ئین وەستا بوون لە پشت دیواری ئەو ماڵانی کە حکومی بوون ئیتر کە سەرمان دەردێنا هین بوو تەق بەلێشمت بەلێزمە تەقە دەهات بە دیواری کۆڵانی بەرامبەرەکەات یعنی هەتا پیرەمێردێک جلی کوردی لە بەردا بوو ینی پیرەمێرد پیر نەبوو بەڵام لە سەروی 50 ساڵی بوو ئیتر گولێکی بەرکەوت هەر یەکسەر مرد لەوێندرا هەر ینی ئەوە نەبوو کە وەکو لە فیلمەکە هەندیارە دەست ئەکوتن وشتیوە ئەوە نەبوو یەکسەر مرد هەموو بۆ خوێن خوارەوەی ڕایەن چێشە ئیتر بردیان ئەولای کوڕێش کەش بریندار بوو هەر لەوێ بەڕانی کەوت گولێ بەڕانی کەوتی تر من شتی باشم پێ بوو لە فاف و ئەوشتانم پێ بوو پلاستەرم پێ بوو بەڕانی کون بە دەرکرد بوو شەروال دەبەدا شڕوارەکەش کون ببوو ئیتر بردمان بەخۆشی ئەڕۆیش بە گەرمی هێشتا ئەوە نەبوو ئەڕۆیشت بابزانام ئێسقان شوێنێک بوو لە دەرگایەکماندا لەوێندرا ژنێکی عەرەب کردیەوە وتمان ئەوە دەرمانی برین ئەوەی سوورەکە هەبوو وەختی خۆی نازان پەرمەگەنات بچوو بۆەوەی تاقیمێکە ئەو زمانی هەبوو وتی وەڵایی نیتم گوتم بۆنێک قیثارەی بۆ هینام من زۆرم حەزدە بۆ نەبوو لە عێراق دروستەکرا بۆنەکە بۆنێکی خۆش بوو ئیتر منە ماپرسی تۆ چێ و چێنی ئەزانم عەرەبە و لەوێندرا خانی چەند خانیەک بوو کۆڵ ئەو کۆڵانە 5-6 خانی بوو ئیتر لەوێ لە فافی سرم لێ کردەوە و ئەومان بۆ پێچە هەتا ئەوشمان دڕاند شەروارەکەمان دڕاند بەرزمان کرد بۆی دەلینگەکە تەنگ بوو ئیتر بۆمان پێچا و بردیان مەزموعێشکە ینی ڕۆحی هاوکای کەسی ناناسی هەمووی ببوو بە پێشمەرگە وە بەڕاستی ترسیش نەبوو لەوێ زۆر لەو کۆڵانانی پشتەوە زۆر کەسم بینی لە کەسایەتەکانی هەولێری ئەو گوشادەم کاگوشادم بینی برای دکتۆر بەکر خالید و ئەو ئەکتەرەی ناسراوی هەولێرم بینی کاک زاهیر ئەوەی کۆچی دوای کرد ئەو ساڵ لەوێ بینیم تەنانەت ڕومانەیەکی پێبوو لە یاداشتەکانی خۆی باسی کردی لە کتێبەکەی بەمنی وت کاکەزاد چۆنی بەخێر بێەوە وتم کاکەزاد نیم ئەویش 6-7 مانجێک وابزان بەر ببوو لە زیندانی بوو ینی بەس بەر ببوو ئەلمیم ئێمە لەوێ ماینەوە لەو پشت خانووە ئەتوانم بڵێم ساعاتێک زیاتر کەمتر لەوێ ماینەوە تەقە هەبوو ئارپیزی ئەتەقێنرا بەڵام لە ڕوو لای ئەوانەوە تەقە زۆر بوو ینی هەندێک لە تەقانە
کلاشکۆف نەبوونێ ئەیندا ئەوە بوو ئیتر هەر ئەوەندەمان زانی بۆ ماوەی 3 دقە تا 4 دقە تەقەیەکی زۆر چڕکرا ینی تەقەیە کرا هەموو وەکو حاشەی دەهات و لەگەڵیشیدا بێزگە لە تەقەی تفەنگوانە تەقینەوە بم ئارپیزی پێوەنان شتووا بوو هەر ئەوەندەمان زانی وتیان دایرێ من گیرە وتیان دایرێ من گیرە ئەوانی لەو کۆڵانە بووین و لە کۆڵانەکەی ئەو لاشکە هەم کۆڵانەکە خەرچی لێبوو ئەوەی لای کنسولگەری فەڕەنسی و ئەوەی پشت ئێمەش لەولا بەس ئێمان لە ڕوبەڕوو بووین دەگەر دایرێ من ئەو خانوانە ڕێزەخانومان لە پشتی خۆمان شاربەوە لە پشت دیوارەکان ئیتر هێرشمان برد یعنی هیچم پێ نەبووم کاک بەکر پێم ئابی مەغزەنەکەشی کە تەلای من چکە لێک دابڕین لێوێندرا هەتا لای لام سەیرە یەکێک لە ئەوانەی تفەنشیان پێبوو زۆر پێم سیر بوو لەگەڵ هێرش بردن وتی الله ئەکبەر ینی ئەوەی بەهاری عەرەبی و شتا ئەوە نەبوو بەس ئەو هایوت نازانانی بۆ ئایا بزنەوە ئیسلامی بچکۆ کاتی بزودنەوەشە بوو ئیتر زۆر بە خێرایی بەرەو دایری ئەمە ڕۆیشتین ینی ئەوانی کە ئەتوانن بڵێم ئێمە ئەگەر ینی 50 کەس زوو چوو بێتە 50 کەس کە یەکەم جار چوو بتە ناو دایری من ئەم نێچێک لەو 50یانەوە نامەوێ باسی میرخاسیش بکەم تفەنجشم پێ نەبوو کاک بەکرد تفەنجی پێبوو من نەغزەنێکم پێبوو ئیتر لێک دابڕان لەوێ کە ڕۆیشتین یەکسەر بۆ لای دایری ئەمنی عامەت ئەمنی شیمالی چوین بەرامبەری ئەمنی هەولێر بوو مدەڕعەیەکی ڕووسی لەوێن دەرابوو کە ئەوەی لەسەر بوو دۆشکەیەکی لولەی نازم چەندی پێڵێن ئەوەی لەسەر بوو ئەو سوانی لێدرا بوو چەند ئەوەی ئارپیجی پێوە بوو لێدرا بوو ئاگر لە ناوە هەبوو نازم کەسی تێدا بوویاننا بەڵام ئاگر هەبوو لە ناوەش گولە ئەتەقیەوە گولەی فیشەکە دوو بزانی دۆشکەکە ینی چەکی سووکەکە ئەگەر خەڵکی دەناودابی ئیتر لەوێ تێپەڕین بەرەو دەرگار ڕۆیشتین دەرگای حوشە بوو یان دەرگایکی گەورە بوو ڕۆیشت نەژوورێ لەولایە چەند هینێکە بوو کەپرێکانی سەقیفە هەبوو با نەڵێن کەپر بە کوردی کەپر بەس بە جەمەلۆن کرابوو بۆ وەستانی سیارە بوو لە تەنیشتەوەی سیارە زۆر وەستا بوون سیارەی بچوو کۆرۆلا و ئەو شتانە لێوە ڕاگیرا بوون تەنانەت هەتا لاند کرۆزەریش تێدا بوو دوو پاسی کوێتی لەوێ بوون ئەوەی تاڵانی کوێت تاتا ئەویش لەوێ بوو پاسی درێژ تانکەرێکی ئاو لێ بوو شۆفەڵک لەوێ بوو ینی دوو لۆری بوو یا قەلا بوو لێ بوو ئالیاتیان هەبوو دایرە من عادەتەن ئەو شتانیان هەبوو ئیتر هێشتا کەس نەچوو بوو ئەوشتانە چەتاڵ بکات هێشتا نەگەیشت بۆ حەددا ئیتر ئێمە من بە زۆر بەپلە خۆم گەیان دەژوورێ دایرێ من بریتو بوو لە 2 ئەمنی عامەی شیمالی ئامە بوو یان ئامنەوە بەس ئەمنی شیمالی 2 بوو کە ئێستاکە بەشی کارگێڕی ئەنجومەنی وەزیرانە و دەستکاری کراوە ئێستاکە ئیتر کە ڕۆیشتین لە ئەوەشم بیر نەچێ لە پێش دایرە من یەک هینم بینی کوژرا بوو ئەمنەک بەڵام ئەوانە هەموو جلی ئەسکەریشان لەبەردا بوو بۆ ئاگاداریت ینی ئەوە نەبوو بڕای جلی هینیان ئەو پێسی ئەوانەی ئەمنی زۆر مەترسیدار و ئەوانە بن گەورەکانیان هەموو ڕۆیش بوون و بەپێی ئیخبارەکانیش ڕۆشتنیان بەیانیەکەی بۆ نێوەرابوون لە هین بڕۆن ئەمن متابعام کرد لە یەک لەوانە ئەترافاتی خۆی باسەکە جێرانەوەکانی خۆی نەگە ئەترافات لە بەرنمەیەک ئەوانە لە بۆ گوێر ڕۆیشتن نێوەرابوون لەوێندرا وەستا بوون پێش ئەوەی بڕۆنە کە لە چیاسیناغێوتیان ڕێمان لێ گیراوە بە ئەوان ئەزمموی تاڵی سلێمانیان لە پێش چاو بوو کە چیان لێکرا بۆیە پارێزگاریشیان لەگەڵدا بوو بۆیە ڕێگای گوێڕیانگر بوو ئیتر لە گوێڕەوە ڕۆیشت بوو نازام لە لای شەرگاتەوە لە شوێوە پرد هەیە پەڕی بوونەوە ئینجا چوو بوونە مووسڵ بە ناوچە عەرەبیەکان ڕۆیش بوون اینجا من بەڕاستی بەپەلا هەوڵمدا کە شت کۆ بکەمەوە لەوێندرا زۆر هەموو ژوورەکان پڕشت بوو بەڵام هەمووشی تابلۆی خۆی لەسەر بوو ژوورەکان لە یەک لە تابلۆکان نووسرا بوو شوعبەت ئەتەشبیکات ینی شەبکات دروستکردنی شەبکات بڵێ وتم ئەوە باشترین شوێنەکە با لێرە دەست پێ بکەم ببوورە پێشەوەی بچمە وێندرا ژوورێشکا بوو نەمخوین دۆسیە کۆمەڵک دۆڵابی لێ بوو دۆڵابەکان لەسەری نووسرا بوو
خطبة الجمعة لأئمة جوامع أربيل، يعني وتار بێژانی يعني مامۆستایانی ئاینی تاری هەینی بۆ زۆر بوو زانسرا بە ساڵی ئەوەندا یەک لە ئەوەکانم کردەوە، یەک لە هینەکانم کردەوە طبعا کلین نەبوو، یەک لە ئەوەکانم کردەوە دۆڵابەکان بەپەلە تەماشەمدا یەک لە تاریخەکان کرد. دیارە ئەو کاتی وا بوو هەر مامۆستایشی ئاینی دەبا دوو نسخەی هین کردبا، نسخەیەکە خوێنتەوە ئەو نسخەش کە لە دایری بۆ دایری ئەمن ئەناردرا. یعنی ئەو یەکەکان خۆیان چیان خوێندەوە نسخەیەکیان نرد. بەڵێ و طبعا پێشیان ڕاگەیەندراوە کە نابێت لەو خەتە دەرچن بەیستنەوەیەک. ئیتر لەوە ئەوە وتم هیچ ئیسفادەی نییە ئەوێن بەجێهێشت. چوومە قسمی تەشبیکات. لە قسمی تەشبیکات لەوێ شتی زۆر باشم دەستکەوت. ئەو کەسێک کە بەرپرسی قسمی تەشبیکات بوو ئێستا زاکرم یارمەتیم نادات، سێ هەویە لەوێ هەبوو، هەویەکانی خۆی ناو چەک مەزی دەربینا، مێزێکی زۆر بە هینیش نەبوو، ینی زۆر بە ئەتەکێ توانە و مێزێکی ئاسایی بوو، خەڵکی مووسڵ بوو، ئەگەر غەڵەت نەبووم ناوی غەیاز بوو، ناوی لەیز بوو، عەقید بوو یان ڕائید بوو، ئەوە حقوقی بوو، ینی یاسای تەواو کرد بوو. دواتر مەحەدی ئەمنی قەومی تەواو کرد بوو و ماستەری هەبوو لە ئەمنی قەومی، ماستەرەکەی لەسەر الحزب الاشتراكي الكردستاني الموحد من التأسيس إلى الانهيار. ماستەرەکەی لەسەر حزبی سۆشیالیست. بەڵێ لەسەر ئەوە بوو. زابزانە نازانمەوە حەقا ئێمە نازانم وەکوتم کورد زۆر بێ ئەرشیفین، ئەوە خۆ حزبی سۆسیالیستیش یەک لە حزبە هەرە مهمەکان بوو کات خۆی. دواتر هەر ئەو حزبە بوو کە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات کوردستانی دەوڵەمەندتر کرد، چکەوانەکە وردە وردە لاواز بوون، هەندێک جیابوونەوە انشقاقات ڕوویدا. بەڕاستی لەوێ سێ هەویەی هەبوو، هەویەکانیشم ینی ئێستا بەداخەوە ینی هەویەکانیشم هینە، هەر سێ هەویە مینە، ئەویش لەگەڵ سیخەکاندا بوو، ئێغەیاز بوو یا لەیز. بەڵمیم ئەمن کەوتمە خۆ بەوەی هینم ئەوەکەم هەندێک ئەوڕاق هەبوو لە بەردەمی ئەو سەر مێزەکە ئی دوێنێ بوو، حرەکات بوو ئەو وا بکەن نازانم چ بکەن وشتیوە ینی بڵێ بۆ ئەو هات بوو شۆبەی ئەویش هاتە بوو ئی تاریخی ڕۆژی پێشتری لەسەر بوو، ینی ئیدەی ئازاری لەسەر بوو بە پێی ئەوەی تر زانیاری تەواویان هەبووە. بڵێ چی ڕۆدا بۆ لەو 11 مانگ ئیتر بۆ حکومەتی عێراق بە تەواوی ڕوون بوو بۆەوە کە بەڵێ. ئیتر لەوێ من بە زووترین کات کەوتمە خۆ بۆی زۆرترین شتەوێ بم قایمەک بوو، سوور بوو، ینی سزلێک بوو، سزلی گەورە بوو، سزدەکەم تەماشەکە نووسرا بوو سزلی تەشبیکات یان قایمەت تەشبیکات، بیرم نییە بەس ناوێکە هەر لاپەڕەیەک ناوی ئەو کەسانە بوو کە وەکو شەبەکە لە ناو شۆڕشدا پێشمەرگە بوون و لە دوای هەر لاپەڕەیەکیش چەند لاپەڕێکی سپیان بەجێهێش بوو، ڕەنگە بۆ ئەو بێکە نەشاتاتیان بنووسن، کەسیان نەشاتاتیان نەبوو جگە لە یەکەکیان نەبێستە بە بەڕێستان دەڵێم. ئەویش لەوێ بە کورتی نووسرا بوو، تەفسیلەکەی فایلێک بوو، فایلەکەش هەر لە ناو ئەو دۆڵابە بۆ ئەویشم هینە. ئیتر لەوێ ناوی زۆر تێدا بوون، لە هەموو حیزبەکانی تێدا بوو. زۆر چەند وەڵاهی ئەتوانم بڵێم ئەو سزلە بەخوای زیاتر لە 50 نازەم ژمارەکە، بەس ئەتوانم بڵێم 50 تێدا بوو لە هەموو حیزبەکانی تێدا بوو. زۆر سەیر بوو، ناوەکان نووسرا بوو، طریقەت الکەسب نووسرا بوو، مادی هەمویان نووسرا بوو مادی. دواتر یەکێکیان نەبی ببوورە، یەکێکیان نووسرا بوو ئایدۆلۆجی. ئەوت بۆ باسەکەم بە درێژی بۆت باسەکەم ئایدۆلۆجی بەڕێ بخۆی تاریخەت کەسب مادی هەبوو، ئایدۆلۆجی هەبوو بە قەناعەت بووە. بەڵێ ئایدۆلۆجی بە پێی ئایدۆلۆجیەتی خۆیان، ئەو بۆت باسەکەم بۆ ئایدۆلۆجی. ئیتر لەوێ زۆر سەرسان بووم بەڕاستی، ئەوەم هەڵگرت و ئەوەی ناو ئەوانەشە بوو، ئەویشم هەڵگرت خسمە ناو فەردەیەک و بەپەلا هەر ئەوەندەم ئەوە کردوێ، هەر ئەوەندەم پێکرا کە ئەوانە هەڵگرم و بیرم کردەوە بچم لە شوێنێک دابنێم، ینی مەحەتەیەک وێزگەیەک دابنێ مزیک ئەوێ بۆی بێمەوە، سیارۆشتم پێ نەبوو. ئیتر کە ڕۆشتمە خوارەوە بە هەمان دەرگا ڕۆیشتمە خوارەوە، فەردەکانم پێ بوو،
تارش قەسفیە کرد شەڕ بوو ئارپیزیان بە تارەوەنا لە ئاسی ئارپیزنە و ئارپیزەکان لە ئاسمان ئەتەقیەوە بەڵام بە بیکەیسی و بە کەلاشکۆ بە هەموو شتێک تەقایان لێ کرد ئەویش خۆی نزمە کردەوە و بە وەکو دۆشکاوە بوو لە سنێکە تەقیە کرد و بۆمبیشی دێخستە خوارێ دوو پیلاتۆز بوون ئیتر من بەغاردان نازام چەند چیلۆ ئەو فەردیان بردە ماڵی لە تەیراوە لەکن ئەوەی پزیشکان ناویچە لەوێ نزیک بوو چادەی پزیشکانی ئێستاکە بەڵێ ماڵی شتار دوورە بڵێ ماڵی کاک فەرید زامدار لەوێ بوو کاک فەرید زامدار بە حکمیەوەی ڕەفیق کاگازاد و زاواشمان بوو کاک فەرید کۆچی دوایی کرد تاوان ئەو کاتی چوون بەشدایکی لێ بوو وتم ئەدی ئەوان کەوتی وڵ ئەوانش چوینە دەرێ و هەتا وتی کوڕم مەڕۆن و ئەوە خەتەرەوە وایەتم ئەو ئەمانەتە لای تو بی تا دێمەوە لەوێ گوششتیوە هەبوو وەڵام هەر وەکو احتیاط لەوێ گوشەشم برد ئێستا بیرم لە گوشەکەم بە بەتاڵی بریانی گونیەک تەریسەکەم برد ئیتر بە غاردان گەڕامەوە کە گەڕامەوە لە حوشەکە ئەو سیاران لێبوو بچووکەکان نەمابوو سیارەکان بردرابوون گەورەکانیشیان خەریک بوون ینی چەتاڵ و شتیوایان نەکرد ئەو پاسەکان ئەوانتکە ئیتر من ڕۆیشتمەوە کە ڕۆیشتمەوە هەمان نهۆمی دووەم ئاگر دروست بوو وتم چیەوە دووکەڵ و ئاگر بوتی وڵای ئەوە پێسیەکێک ئەوەی سووتان دەبی یەک لە ژوورەکان بۆی ئاسەوارەکان نهێڵی ئێمیش قەت ئاگرکوژێنەوە بەکاری نابوو لەوێش بەدەیان ئاگرکوژێنەوە لەو ڕاڕەوا بوو ئەو بینایە ئەوەندەیەم بزانم کاتی خۆی لە باڵەخانە کلاسیکەکانی شەستەکان بوو ئامادەی هەولێر بوو نازانم چ بوو کە دروست کرا بوو یعنی ڕاڕە بوو ئەولای پۆل بوو پۆل ینی کرا بۆ دایرە ئەمن بەڵێ گۆڕان کاری لێکرا بوو بەڵام زۆر ئەوەی لێبوو من نەمەزانین بەکاربینم وتم کاکە بەیەکێکم ئەزانی وتی ئەوەی ڕاکێشە ئەو ئەمانەکەی ڕاکێشە و تەواو وابزانم دوو یان سێ ئەوەم لێدا هەتا سەرچاوەکەشم دیتەوە سۆبایەکی ئەوەی عەلادین سۆبەی نەوتیەکان کە ئێستا هەیە جا بە ئەنقەستیان پێیان پێکەوتووە بەربەوە ئیتر ئەوەمان کوژاندەوە بە ژوورەکە زۆر بۆندووکەڵ و ئەنی تەڕ بوو هەموو کەش تەڕ بوو زۆر خەڵکی زۆر بە خراپیشتیان ئەوە کرد بوو خەڵکە بوو هاتبوو ئەنی بەسیری منداڵەکانی بزانین دەچێت زۆر بە عەشوایی وە ناو شتەکان کەوتبوو مفرانە کەوتبوو بەرپێ و بڵێ ئەمێن ئەوەندێک پێم کرا وەزبەیەش کەشمەندێک لە تەشبیکاتینە چوون بۆ شوێنێک نووسرا بوو ئەنساتی ئیزاعە هەر ئەوەش لەسەندرا بوو ئەنسات چوومە ژوورێکی بچووک بوو یعنی وەکو ستۆدیۆیەک وا بوو بچووک بوو بەڕاستی گەڵگوور ئەمە تۆ هەر خۆت لە خۆت ئەم کارەتەکردنا ینی مەسەڵەن هیچ ڕێخستنێک شتێک تۆیان با بڵێن نا کەس ئەمە برایەکانی پێشمەرگە بوون کاک ئازاد و کاک فەیلی کەس وەکو ئەرک ئەمە بارکەی نیشتیمانی منەتەوەیمان نەزانی و بڵێن وڵێ ئەو کاتی ئێمە هەواداری هەم هەواداری پێشمەرگە بووین بەگشتی هەم هەواداری لایەنێکیش بووین بە تایبەتیانی ئەوە هەمووی وە کاک سەلامی ئێمە لە خانەوادەیەک بووین هەر لە بنەچەوە هەمومان پێشمەرگە بووین ینی باوکمان ئێمە هەر چاومان هەڵی ناوە ماڵی ئێمە ماڵ نەبوو مەقەر بوو مەخەری پێشمەرگە بوو هەر لە ئەیلولەوە پێش ئەو وەختەش کە باوکم لە کۆماری کوردستان بەشدا کاکە باوکم دایکمی لە کۆماری کوردستان هینا دایکم خەڵکی قەزای موکسە یعنی ئەمە عایلەچین لە هەردوو لا لە ناو خەباردا بووین دایکت خەڵکی باکوورە بەڵێ دایکم خەڵکی قەزایە کە ناوی موکس ئێستا ناوی وەڕا بۆ باخچە سەرای زەماڵ خەڵەکام لەوێ و پەیوەندیمان هەیە دوای بەتابەتی دوای 2023 هات چۆشمانە ئیتر کە ڕۆیشمەوە ئەوانم کوژاندەوە لە ژووری ئیزاعە کۆمەڵە کاسێتە بوو ینی لەسەر ڕەفەکان کاسێتە بوو هەموویم هینا ئەو لە ناو گوشەکەم کرد بە عەشوایی کاسێتی دەنگ و لەوێنە لە جێی تر کاسێتی دەنجی بچووکم هینا ئەوە بۆت باسەکەم ئەوە بوو ینی ئەنسات نەبوو ینی تۆمارکردنی دەنجی زیندانیەک بۆت باسەکەم حیواری بین دوو زیندانی بوو ئەو زەمانە بەس بۆ ئیشی کاسێتی بچووک وابزان ئەوە خیرەی لە ئەوەش بەکاردەهات لە پێش دیجیتال بوون لە مەسلەی ڕۆژنامەوانی بەکاردەهات ئەوە دوای بوو بەکای بۆ ڕۆژناوی بەکارەهات بەڵێ هاتی خۆی ئەو مسەجلە بچووکانە ئەوە زۆرتر بۆ ئیشی ئەمنی و ئیسراساتی و ئەوانە بەکارەهات ڕاستەکەی من لەوێ بێزگە لە کاسێتەکان
تابان شوێنەکە زۆر باریک بوو ژوورەکە مێزێکە بوو مێزەکە مێز نەبوو دانرابی ینی وەکو ڕەفەیەکی گەورە بوو وە کۆمەڵک ڕەفە هەبوون ئەو ڕەفانە چەند کاسێتە بوو هینام لەسەر لە ناو ڕەفەکان یەک سزل هەبوو نازانم ئایم پەلەم کرد نەگەڕام چکەم دەمی زۆرترین شت بم سزلەکەم هینا نووسرا بوو تەرجمەت نووسرا بوو ئەگەر هەڵە نەبوو نووسرا بوو تەرجەمەی ئەنساتی محطات إرسال عملاء إيران اتحادي واتحاد يعني عملاء إيران يشتي بيان دوتن عملاء إيران ببارتيان داود سليلي الخيانة شيوعي هر شيوعي بو سوسياليست هر أنسرا سوسياليست يعني بوشيوي يتر هر بس خيرات تماشم كرت بود باسكم چی تێدا بۆ خێرا تەماشەم کرد هەموو یەکەم جە ناوی محەتەکان بوو ناوەکان محەتەی سکرتارەتی مام جەلال و ئەوان هەموو تێدا بوو ئەوانە مەکسە لە ناو فایلەکە دانا و ڕۆیشتم شتی ترم کۆ کردەوە لە شوێنێک کۆمەڵە کاسێتم کۆ کردەوە ئەو کاسێتانە کاسێتی ڤیددیۆیی بوون یەک لەوانە کاسێتی نووسرا بوو اعترافات المجرم هۆشیار عەبدولکەریم المعروف بهۆشیار السوور بەڵێ ئەوی تێدا بوو کاک حاکم سەردار کە ئێمە تێکەڵی زۆرمان هەیە عایلەی شۆڕژێرن و عایلەی تەکنۆقراتن هەمویان ینی باوکیشان هەر خوێندەوار بوو دایکیشیان و بەخۆیان هەمویان خوێندەوار و خاوەن شەهادەی بەرز بوون پێشمەرگەش بوون هەر لەمیان پۆدکاستەشە ئەو چیرۆکی ئەوانمان گێڕایەوە کاتی خۆی چۆن کوردیان بێسەر و شوێن بۆ و چۆن داونەتەوە بۆ باشووری عێراق ئەم پیاوە بەڕێزە و ئەم مامۆستایە و ئەم کچەکانی وا بڵێم هەشت کردون ڕاستەکەی کاک حاکم پیاوێکی هەمویان عایلەکەیان شۆڕژێر بوون وەلا کاک حاکم سەردار لە کە لە حکومەتیش بوو بەڕێوەبەری گشتی بوو پیاوێکی زۆر دەستپاک ئیتر کۆمەڵە کاسێتشکە بوو یەک لەو کاسێتانە دوای سیرمان کرد ئەو کەسانە بوو کە ڕمی کران ینی شەید کران گەنجەکان کاسێتە چیان هەم ڕمیکردنەکەی تێدا بوو هەم جوابەکەی تێدا بوو لای مەلعەب وابزانم لای مەلعەبە لەکوێیە وەڵڵاهی نازانم بەڵام یەکێکیان بە تایبەتی وە بیرما ئەندامێکی ئەنی بزنەوە ئیسلامی بوو بە کورتی مختصر وابزانم باوکی ناوی قادر سینەما بوو چایخانەی لە سێتاقانە بوو ئەگەر هەڵە نەبووم جا من داوا لێبوردنەکەم ئەگەر هەڵەیەکە بێت چکە بەڕاستی ڕووداوەکان ئەو شتانێک کە باسیەکەم زۆر لە مێژە 35 ساڵ چکە ئەوم داوە بزنەوەی ئیسلامی کە ئەو هەموو وەسایقانم گەیاندە جندیان ئەنی ئەو ڕۆژێک کە هەولێر ئەجیلا لە ناو فەردەکان ناو سیارێک دانێمە سیارەمان نەبوو ئێمە یەک بەرمیل گازمان هەبوو یەکێک لە کۆڵانی ئێمە هینۆیەکی هەبوو هینۆی لۆری بەڵام گازی تێدا نەبوو ئەنی ئێمە گازەکەی ئێمە بە بارتەقەهی هینۆکە بوو ئیتفاقمە لەگەرمان کاکە ماڵی ئێمە و ماڵی خوشک و ماڵی هەروها کۆڵانەکەش هەموو ئەبێ لەگەر خۆت ببەی اینجا مە گازەکە دێنە کابرا مەمنون بوو تر کۆڵانەکە هەموو بە ئاخیر شت بەخۆم لەگەڵیان نەچوم تا بە ئاخر شت فەردەکانم بار کرد زۆر اعترازی گرتیەوە شوێنی خەڵک نەبێتەوە ئەوها خەڵکی بوو کۆڵانی پشتەوە شاتن چۆن ئەوە کاکە و چۆنە بیەوە وەختیەوەی وتم کاکەوە کورەوە مەسیری خەڵکە ئەوە چارەنووسی خەڵکەکەیە دایکە 10 ساڵ 5 ساڵ چاوەڕێی مەسیری کوڕکەیەکە فەرمەوە لە ناوێدا وەڵا ڕازی بوو ئیتر ئەوان ڕۆیشتن جا ئەگەڕێمەوە دیسان بۆ لای کاسێتەکان هەنجگە لەو کاسێتی زۆر لێت تێدا ئێستا بەڕاستی لە یادم نییە کاسێتەکان UHF بوو گەورە چەند کاسێتێکی بچووک هەبوو کاسێتی بچووکی ئەوەی کە لە تەزیلی بچووک بۆ مراقەبە بەکاردەهات ئەمن گوێم لە کاسێتەکان گرت بە وردی گوێم گرت نازم کاسێتەکان چۆن تۆمار کراوە ئەمن بە تەخمینی خۆم دوای کە جارێشکە کە دایرێ من پەنجەرە و شتێکی نەما بوو چوومە ژوورە تاکەکان چوومە ژوورە جەماعیەکان هەموو ژوورەکان یەک کونی تێدا بوو ئەو کونا عادەتەن بەوە بەکاردەهات کە زۆر پیسە بوو خوێن ئەرژا خوێن ئینە بوو پیسی بوو مەسەلەم زا لە
بە شێوەی دێوری خاوێنکردنەوەی ئەویان هەبوو یان کاتێک بە برینداری دایانهێنا ئەو کونەکە ینی تقریبا نازان بە ئین چەند بوو ئەوەندا بوو ئیتر کە ئەویان ئەشوشت ئاو لەوێەوە ئەڕۆیشت بە تەخمینی خۆم لەوێ چووکە هیچی لێ نەبوو هیچ هەتا پلاکی کارەباشی لێ نەبوو پلاکی کارەبا لێ نەبوو و دەرگاکان هەمووی دەرگای زۆر قایم بوون لە دواوەدا ئەخرا لە پێشەوە نەک لە لای هین گڵۆپێک لەسەری سەرەوە بوو کە کەس ناگەیشتێ بەرز بوو ئەوی ئەشکەنجە بوو بەڵێ نەئی ژوورە تاکەکان چکە بۆ ئەشکەنجە ئەیان بردنە ژووری تعزیب جیاواز بوو ئیتر لەوێ ئەو کاسێتە لەوێ ئەوکرا بوو ینی بە مەزەندەی خۆم ناوی هیچ کەسیدانە لەسەر نووسرا بوو ناوی هیچ کەسیان نادا و کەسانە ینی یەکتریان نەناسی بە تەخمینی خۆم دوو کەس بوون ماوەیەک بوو گیرا بوون لە یەک ڕێکخراو بوون ناوی ڕێکخراوەکانیش نادا پاش ماوەیەک ئەوانە هەردووشیان دەینەوە لای یەکتری سەرەتا زۆر ئەڕوا کاسێتەکە هیچ دەنگ نییە کۆخە هەیە من بەوە زانی بەکەم جا دوو کەسن دوو کۆخە بوون جیاواز بوو ئەوهایتر دەنگدا جار و باریش دەنجی ئەمنەکان دەهات لە ڕاڕەوەکەی کە ئەڕۆشتن بانجی یەکتریانە کرد بەناو ئینیانەکرن دەگزات دەنجی ئینی دەرگەکە داهاتەوەی ئەو دەرگەیوان نا بەس دەنگەکە دەهاتەوێ دەنجی مزگەوتێکیش بانگدانی مزگەوتێکات مزگەوتێک هەیە لە سەر ئێستا وەزارەتی پلاندانانە نازەمەوە پێمابی پلاندانانە لە تەنیش لە قیپارتی ئێستاکەیە لەسەر 6 متری بڵێ مزگەوتێک لەوێ بڵێ مزگەوتێک ئێستاش منارەیەکی عوسمانلی کۆنیان بۆ دروست کردبەوە خیرانە دەنجی بانجێکی شات ئیتر دوای ئەوان قسە ئەکەن قسەکان زۆر بە وریاییەوە قساکەن یەکێک لەوانە دەڵێ و چەند لە مێژە گیراوی ئەویش دەڵێ ئەوە ئەکاتە نازام چەند ڕۆژ دوای ئەڵێ ئەتۆ ئەترافت کرد دڵێ تۆ هیچ کەیان نەوتەوانە هەندێک جار خشەخشیش دەهات آخر ئایا لە بادێک لەوێ بووە بە تەخمینی خۆم بە ینی بە خەملاندنی خۆم لە ناو ئەو کونی بۆ ڕێکە بۆ خاوێنکردنەوەی ئەو شوێنێ بەکاردەهات بۆ ئاوڕۆ لەوێ سەماعەکەیان ناردۆ نەک کاسێتەکە ئاسانە سەماعی دایرێم لەو شتانیان هەمووی هەبووە بەڵێ ئەوە ئەو کاسێتانە کاسێتی بچوو بوو ئەوانە شتابان هەموو ڕۆیشتن بۆ ئەمریکا جگە لە کاسێتی ئەوەی کە ئەندامی بزوتنەوەی ئیسلامی بوو ئەوەیان دامەوە کە لە جندیان دوای ئەوەی کە هەولێر داگیر کرایەوە ئێمە لە جندیان بووین بارەگایەکی سەرچیان هەبوو لە حامیەی ڕواندز شارەزای جەنابەت ئەوەی کۆنەی زمانی ئینگلیزە ئەوان لەوێ بارەگای خۆیان هەبوو لەوێ کاسێتەکەم بردەوە وتم ئەوە ئەزانم لەوێندرا کەسێک بەرپرسێکی باڵای خزمی ئێمە بوو ناوی ئەو کاتی پێیان دەوت مەلا مشیر مستەفای شێرکاوەی کە دەڤەری خۆمان ناسیای خۆشمانە ئێستا لە بەریتانیایە نازانم وابزان پەیوەندی بە حیزباتی شتێنەوە دکتۆرای هیناوە دکتۆرای ئەگەر نازانە چی هیناوە ئەلمیم ئێستا دکتۆر مشیر ئێستا لەوەیە بۆم بردنتم کاکە ئەوەی خەڵکە ینی مەسیری خەڵکە و زۆر سوپاسی کردم کاسێتەکەم تەماشا کرد ئەو کەسە ماڵەکەشی ئەڕوخێنن ماڵی بە شۆفڵێک ماڵەکەشی ئەڕوخێنن هی ئەو کوڕە و ئەترافاتی تێدا درێوە وە تەمسیل چی دەڵێمە وە ئاخر کەسێکی کوشت لە حی شورتە لەوێ تەمسیلیشیدا کاسێتەکە ئەکتی تێدا ینی نواندنی تێدا بوو دەستی کە لە بچەیە بڵێ دەستی کە لە بچەیە ئاینی سیارێکی لادەیان هێناوە سیارەکە لادەیە ئەنی ئەو دەستی کە لە بچەیە دەمانچەکی پێەیە دەمانچەکە هیچی تێدانیانی لەو بەوش لە خەڵک لەو کوڕاترسان ینی ئەڕوات بیرمنی ئایا بەخۆی لادەکەی لێ خوڕیایی سایقەکی لەگەڵدا بوو وابزان بە تەنها بەخۆی سارەکە لێ خوڕی تر
لا حي شرطة مەکتەبێکی 6 پۆلیە بچووکە دیارە چکە یەک قاتە ژنێکیان هێناوە ژنێکە دەموچاوی دەرناکەوێت ینی لەوێ لە ئەکتینکە دموچاوی دەرناکەوێت ئایا ژنەکە ئەمنە یەک لە عایلەکانی ئەمنەکانە کە هین بێت ینی بۆی تەمسیلی پێ بکەن یان هەر بەخۆی مؤتەمینە یان هەر شتێک بێت دەموچاوی دەرناکەوێت تەنورەیەکی لەبەرە ژنەکە ئیتر ئەو ئەڕوا سەبر ئەڕوات لەوێت چۆن لە ئەترافەکە باسەکە ئاکتینگەکەش ئەو هاە بزەبێت ئەوشم بیر نییە ئایا لە مەکتەبەکە دەرەچێ ئەڕوات یان ئەچێ بۆ مەکتەبەکە لە ناو مەکتەبەکە نیە یان لە مەکتەبەکە دێتە دەرێ یان ئەوەتە یان لە هەموو حاڵەتەکان پشتی لە کابرایەکە لا دەکەی پێە ئیتر ئەوە پێشانەدا کە ئەوەی دەمانچەکەی دەردینی و تاوان فیوچەشدانی لە ئەکتینکەی بەس ئەو هاکە چەنگ و لێشێدا ئەوە یان ڕەفیق حیزبی بوو یان لە خوار ڕەفیق حیزبی نازانم چی پێ گوترا ڕوت بێشکە هەبوو مامۆستا بوو لەو مەکتەبە ڕەنگە خەڵک ئەو مێژووە بزانی چێ و چێنیە کە ئێستا گویان لێ ئەگەر نازان ناوەکەی ناڵێم بەس ناوێکم لە خەیاڵە بەس هەر ناوی ناڵێم باشترە ڕەنگە کە سوکاری ئێستا خەڵکی زۆر باش بن گوناح ناوی خەڵک بڕین ئیتر ئەوەی تێدا بوو ئەو کاسێتم داوە ئەوان حتمما بەدەستیان گەیشتووە تابەن ئەو عایلەکەشی گیرا و کاتی واوە عایلەکە ئەگیران خانیان لێ ئەڕوخاندن ئەوە یەک لە کاسێتەکان ئیتر لە دەفتەرەکان ئەو دەفتەرانەی کە دەفتەری سزلی تەرجمەکانی ئیزاکان ئەمێ باس بکەم یەکەم لاپەڕ کە هەڵتە داوە بەس باسی ئەوەی کاک وشیارت نەکرد ئەوان بەڵێ ئەوە کاکوشیار کاسێتەکە من بۆم ناردنەوە لە ڕێی کوڕێک کە ناوی سیروانە ئاشنا و ناسیاوی ئەوانە ئێستا سیروان لە ئەڵمانیایە ناوی سیروان عەزیزە کوڕەکە ئێستا لە ئەڵمانیا و جنسی ئەڵمانی هەیە پەیوەندیمان هەندەکەی هەندێک جارەوە ئەو وتی کاکە هەر ئەبێ ئەوە بۆیان بمەوە ئیتر دامە دەست ئەو پێما بیتاکیدیشم کردەوە لە کاک حاکم سەردار دواتر کە ئایا بەدەستیان گەیشتویان نا لە سلێمانی تاکیدم کردەوە یان نازەم ئیتر ئەلمهم لەوێ ئەمن ڕیوایی ئەوانم جۆ لێ بوو ئەوەی کە لە ئایلەی خۆیان خوشکە ئازایی کە زۆر وشیار بوو زۆر ویریا بوو شتەکانی دوێدرەکان بەڵام بەڵێ پەیمان بەڵێ مامۆستا پەیمان زۆر کارە ساتباری زۆر کاریگەری لەکردن بەتابەتی زیندانکردنی ئەوان کە لە هەریرێ دێنەوە وایە بەتابەتی کە تۆ کاسێتەکەت بینیوە هی براکە بەڵێ بزانێت ئایلەیەک چیان چ لێ کردووە ینی چۆن گیراوە بڵێ نازم ئەمێن هەندێک هەستەکەم زاکیرم وەکو زاران نەماوە یان نازم ئەوەی من ینی بینیم ئەوە بوو کە وشیار کوڕەکی سۆرکەڵە بوو ڕدێنی هەیە لەوێندەرا پرچی ئەوەیە قژوانی زۆرە ئاساری هیلاچیشی پێوە دیار حتمما تعزیبیان داوە ئەوەندەی ئەمن لەوێ بیست کە لە ناو دەوازنەکان گیراوە یا لە تەنیش دەوازنەکان گیراوە ئەوەی کە لەوێ بیستم کە خەبەری لێدراوە لە سەیتەرە گیراوە سەیتەڕی هەولێر شەقڵاوە وابزانەوە هابوو ئەگەر هەڵ نەبووم لەوێ تر پرسیاری لێکەن دەڵێ من هاتوومە تەسلیم ببمەوە ئەو قسەیەکە دڵێ گەر هات تەسلیم بیەوە ئەی بۆ ڕوبڕووی مەفرەزی ئەمنی ئێمە بووە تاوانەوەی غباری لێکرا بوو کە لەو شوێنە لەو دەوازنە بووە چۆن میگرن تەقەی کردووە بەڵێ چوونە کە چوونە تر پێشمەرگەشی حتمما ئازاش بۆ جورئەتێ بوو کە لەو سەردەمە بێتۆ ناو هەولێر ئیتر دەڵێت تۆ تەقەت لە ئەوەی مەی کردو و مقاومەت کردو شتیوە دەڵێ من ینی هەتا بەو معنای دەڵێ من نازام چێ هاتۆتە چێ هجومی کردووە تر بۆیە من تەقەم کردووە نازەم جە بە برینداری ژیرایان بە چۆنی ئەلمهم ئەوە هیچ کە تێدا نەبوو بەس نووسرا بوو ئەترافات المجرم وشار عەبدولکەریم ناو قەسنشا بوو هۆشیار سوور ئەوەندە هیوادارم زاکیرەم ینی غەڵەت شتەکانم بۆ نەگەڕێنتەوە لە هەموو حاڵەتێک ئەمن کاسێتەکەم بۆ
ماڵی خانەوادە نارد زانازم ئایا ئەوان دڵیان هاتووە پێشانی هەمووان بدەن یان نا و ئەتوانن بۆ پشتڕاستکردنەوەش سیروان عەزیز ئەتوان پەیوەندی پێ بکەن بریا ئەوڕۆ پەیوەندیم پێوە کرد بە ئەوڕۆ زوو هاتم بۆ ئێرە جنە پەیوەندیم پێوا کرد بۆی بڵێم کاکە تۆ ئەو کاسێتت داوەتە ئەوان یان نا بەڵێ کاتەکەمان زۆر تێپەڕی بزانم لەم هەڵقەیە ڕاوەستین لێرە لە ئەڵقەی داهاتوو هەندێک باسی ئەوواکەین کە چۆن لەسەر حیزبەکان ئیشان کردووە چیرۆکێکە بەتایبەتیەوەی پەیوەندی بە حیزبی شیوعی حەزەکەم باسیەوە بکەین کە چۆن مەکشوف بوون بۆ دایرەی ئەمن ڕاستەکانیان لە هەولێر کاتێک خۆش بۆ هەموو لایەکتا ئەڵقەی داهاتوو